دارستانی بیوندی لە ئۆگەندا یەکێکە لە جوانترین و تایبەتترین شوێنەکانی هەموو جیهان. با پێکەوە بینەری کۆمەڵێک دیمەن بین لەم دارستانە. دنیا شوێنێکی نایەب و ناوازەیە، پڕە لە جوانی ڕواڵەتی و شاراوە لە هەموو بەشەکانیدا، بەڵام جوانی ڕێژەییە، بۆیە ئەوەی بە جوانی دەبینیت ڕەنگە بۆ کەسانی تر نەبێت. هەر بۆیە ناتوانرێت هیچ بڕیارێکی کۆدەنگی لەسەر جوانترین شوێنەکانی ناوجیهان نییە، بەڵام ئێستا باسی یەکێک لە نایابترین شوێنەکانی جیهانتان بۆ دەکەین. یەکەم، دارستانی بویندی لە ئۆگەندا، یەکێکە لە لیستی جوانترین و دڵڕفێنترین شوێنەکانی هەموو جیهان. دارستانی بویندی کە شوێنی نیشتەجێبوونی ئەو گۆڕۆلا بەهێزانەیە کە مەترسی لە ناوچوونیان هەیە بەهۆی کەمی ڕێژایانەوە. چڕی ئەو دارانی کە تێیدایە وای کردووە نەتوانرێت بە ئاسانی بچیتە ژوورەوە. دارستانی بویندی یەکێکە لەو شوێنانی کە لەژێر پاراستنی یونسکۆدایە. هەروەها جۆراوجۆریەکی گەورەی بایۆلۆجی لە زیندەوەرانی زیندوو لە خۆ دەگرێت کە زیاتر لە 348 جۆر باڵندە و 220 جۆر پەپولە لە ڕووبەری 331 کیلۆمەتر چوارگۆشەدا دەدۆزرێتەوە. بۆ سەردانیکەران و ئارەزومەندانی سروشتی سیحراوی گەشتەکەمان ئەمڕۆ بۆ دارستانی پاکیزە یان دارستانی بویندیە کە یەکێکە لە بەناوبانگترین دارستانەکانی ڕۆژهەڵاتی ئەفریقا و یەکێکە لە کۆنترین دارستانە باراناویەکانی ئۆگەندا بۆ بینینی گۆڕێلا شاخاویە مەترسیدارەکان و ڕۆک و ئاژەڵە دەگمەنەکانی تر. بەهۆی چڕی دارەکانی تیشکی خۆر دەگرێت و ڕووپۆشی ڕۆکی چڕ و پڕی ڕۆکی ناوی دارستانەکە بوو بە پاکیزە. یونسکۆ وەک یەدەگێکی سروشتی خستوێتە لیستی میراتی جیهانیەوە. دارستانی بویندی زیاتر لە 32,000 هێکتار درێژ دەبێتەوە و 348 جۆری باڵندە و نزیکەی 220 جۆری پەپولا لە خۆ دەگرێت، جگە لە ئاژەڵە جۆراجۆرەکان و زیاتر لە 160 جۆری دار کە ڕنگدانەوەی جۆراوجۆریەکی بایۆلۆژی نایەب و سەرنجڕاکێشە.